بربەستەکانی نێو بازاڕی شاری سلێمانی تەواویان لابراون و دووبارە ڕێچکەی ژیان بەرەو ئاسایی بوونەوە بەرچاو دەکەوێت. ئێستادا هاتوچۆ لە ناو شاری سلێمانی ئاسایی بۆتوانێت هەموو بربەستەکانمان لابردووە و لە هیچ شوێنێکا بربەست نییە و هاتوچۆی هاوڵاتیان بۆ ناو شار بۆ ئوتومبیل ئاسایی بۆتوانێت دەیبێنن و قەرباڵغی و لۆدێکی زۆریش بەسەر ناوبازار و قەرباڵغی شوێنەکان ئەبینین بەهۆی ئەوەی کە ماوەیەکی زۆرە خەڵک نهاتووە دەروانێ و ئیش و کار و پێداویستەکانیان هەیە و سەرجەم شوێنەکان کراو نەتوانێت ئێستا کارمەندانیش گەڕان ناتوانێت بەڵام بەپێی ئەو خشتەی کە دیاری کراوە دیارە بۆ هەموو فەرمانبەران کە لە سەدا 30 ڕێژەی فەرمانبەران داوامەکەن ئێمەش بە هەمان شێوە مەفرەزەکانمان و کارمەندانی سەرجادەش بە هەمان شێوە داوامەکەن. بڕواهێنان بەبوونی ڤایرۆسی کۆرۆنا و خۆپارێزی چڕی تەندروستی لە نمونەی بەکارهێنانی ماسک و دەستکێش بۆ وتەی لایەنی تەندروستی وای کرد باری هەڵکشانی کۆڤید-19 کەم بکاتەوە و دوجاریش ئاوەڵاکردنی کایە جیاوازەکان و بازاڕی بەدووادا هات. لەگەڵ ئاساییبوونەوەی بارودۆخی ژیان لە شاری سلێمانی ئەو پێداویستیانەی لە ڕۆژانی کەرەنتینە بەدەست نەدەکەوت ئێستا بە شێوەیەکی باشتر دەست دەکەوێت. خوێندنەوە یەکێ بۆ لە خولیا گرنگەکانی خەڵکی سلێمانی هەر بۆیە بەردەرکی سەرای شاری سلێمانی دووبارە ئاشنا بۆ کەسانەی کە خوێنەری کتێبن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر بارودۆخ و کەسابەتی کتێبفرۆشان لێرە کاکسیروانم لەگەڵەکە زیاتر لە 15 ساڵە کاسبکارە لێرە کاری خۆی دەکات. دەبێت بپرسم کاکسیروان هیچ کاتێک هەبووە ئێرە بەردەرکی سەرای شاری سلێمانی داخرابێت؟ پێشەکەی بە خێراتتان دەکەم هیچ کاتێ نەبووە بەس کاتی ئەم کیرنتینەیە بووە داخراوە ئەویش بەپێی ڕێنمایە تەندروستەکان و بەپێی ڕێنمایەکانی مەحافەزەی سلێمانی و بەپێی یاساوینەکان دەریان کردووە و کاسبکارانی ئێرە بە عام ناو بازاڕی سلێمانی دوکانەکان داخراوە ئێمەش بەپێی ئەو ڕێنمایانە دامان خستووە ئێستا الحەمدولیلا وەزعەکە ئاسایی بووەتەوە خوێنەران دێن بۆ پێداویستیەکانیان کتێبی خۆیان نەکڕن. بۆ ئەم قۆناغا جموجۆڵی بەرفراوانی خەڵکی و پەیتا بۆ دەستکەوتنی شمەک و خزمەتگوزارەکان وێنەیەکت بەرچاو دەخات کە بازاڕ و هاوڵاتیان دوانەیەکن دابڕانیان لە یەکدی بۆ ماوەیەکی درێژ کێشە لە هەندێک بابەتی ڕێڕەوی ژیانی ئاسایی دروست دەکات. ئەوی ڕاستی بێ لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک پێویستی هەبوو کە لە شار دەست ناکەوە یان لە مارکێتەکانە بەپی پێویست نەبوو. سپاس بۆ خواسە لە ناو بازار ئاتوانی بزانی ئەو شتانە هەمووی هەیە وەک سەرنجیش بێ ئەگەر سەرنجێکی ناو شار بیت ئەبینی پێویستەکان هەمووی هەیە بەڵام لەگەڵەوەیە خۆپارێزی بۆ تاک زۆر شتێکی زەرورە گرنگە خۆمان پارێزین هەتا کاتێک ئەکەوینە کەناری ئارامیەوە. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا بە نزیکەی 2000 کەس لە سلێمانی لە ڤایرۆسی کۆرۆنا چاک بوونەتەوە و ئاماری لەم شێوەیە دڵخۆشکەر بەردەوام دەبێت گەر خودپارێزی تاک بەم شێوە باشە بەردەوام بێت و ئەوە ژوا دەکات هەنگاو بە هەنگاو ئاسایی بوونەوەی تەواوەتی ژیان بنرێت بۆ گشت سێکتەرەکان. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.